سڵاتان لێبێ ئازیزان دەمەوێت لەو ڤیدیۆ باسی یادگاریەک لە یادگاریەکانی منداڵین بکەم هەروەک معلومە لای جەنابتان یادگاری بە مرۆڤەوە بەندە پێویست نییە بە تەمەنێکەوە ینی جاری وا هەیە یادگاریەک هەیە ئەگەر لە منداڵیشە هەر کەسێک بگاتە نزیک 50 ساڵیش هەر کە بیری دەکەوێتەوە یان یەک کەسێک ببینیتەوە هەستێکی خۆشی لا دروست دەبین دیارە ئەوەی من دەیڵێم شتێکی سادەیە بەڵام کاتی خۆی مانای زۆر بوو بوان و لانەیە ئێستاش کە دەیبینم ینی هەستێکی خۆشم هەیە لە ساڵەکانی پێش 2000 ینی 1989 ئەو کاتانە 97 ئەو کاتانی کە من تێدا منداڵ بووم هەندێک شت هەبوو شتی سادە بوون بەڵام زۆر چێژبەخش بوون یەکێک لەو شتانە یاریەک بوو دڵنیام ئەوانەی کە لەو تەمەنە ژیاون بەبەر چاویان کەتووە یان هەیە بۆ یان ئەو یارییان کردووە ئەویش ئەو یاریە زۆر پێم سیر بوو ئێستا بەدەستم کەوتەوە یادگاری زۆرم لەگەڵ هەبووە یاریەکی زۆر سادەیە بەڵام ئەو کات مانای زۆری هەبوو هەرچەندە ئەو زیلەی ئێستایانە ئەو منداڵانی کە ئێستا هەنا لەوانەیە گاڵتەشمان پێ بکەن ئەگەڵ بینم بەس ئەو کاتە شتێکی تایبەت بوو ئێستا ماشاءالله بە ئایپاد و بە مۆبایل و بە ئێکسبۆکس و پلەیستێشن و تربانە خەریکن و ئەوە شتێکی سادە بوو طبعاً ئەوە هەموو کەسێک نەی دەکڕێت کەسێک وەک دیاری و کەگەر مەسەلەن لە قوتابخانە نازح بە یان شتێک عەزیز بە لە ماڵێ ترەوان دەکڕێت یادگاری زۆرم لەگەڵ هەیە بزان ئیشی پێ بکەین ئیش دەکاتن دەمگەڕێتەوە سەردەی منداڵی نازانم ئەگەر ئەنگۆش یادگاریتان لەگەڵ هەبیتن ئەوە تەمان یارێک هەڵ دەبێت یەک لەو یاریانە ئەوەیە با بسەندی کێ بزان بیزانین ئێستا شتێکی زۆر سادە دەبینی بەڵام کاتی خۆی ینی بە شتێکی زۆر گرنگمان دەبینیم لەو کاتەش هەر ئەوە نییە چەند یاریشکەشە مەسەلەن لۆ نمونە توان چەند زۆر یاریەکان دەبینن بەس بابی ئەوە یانیش زۆرە گولە و زۆرانێکە ئێستا بە سادەی تەماشای دەکەم بەس بەخوا ئەو کاتە زۆر شتێکی تایبەت بوو یادگاری زۆرم لەگەڵەوە هەیە چەند یاری دیش تێدا طبعاً چەند یەکشکە لەو یاریانە ئەوەیان بوو یادگاریشی زۆری ببینەوە هیوادارم ینی ئەگەر یادگاریتان لەگەڵەوە هەیە لە سەرنج کۆمنتەکانتان لۆم بنووسن بەڕاستی نازم چۆن وەسفی بکەم شتێکی تایبەت لە من ئێستاش ینی وەک زگریاتێک کە تێدەستم زۆر پێ خۆش بوو ینی بەیوەشی بڵێم چکە دڵنیام کەسیش هەیە لەوەش ئەو شتانەی بینیوە و وەزگرایان هەر زگریاتێکتان هەیەتان لە کۆمنت لۆم بنووسن دەستان خۆش بێ هەر لە خۆشی بتان دیرم ئینشاءالله خواتان لەگەوی